هاتووە بۆ دەرهێنانی پاسپۆرت لە بەڕێوەبەتی پاسپۆرتی هەولێر لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێر دەتوانێت پاسپۆرتەکەی وەربگرێتەوە. دڵخۆشی کردووە. عەبدوڵڵا پێی وایە دەرهێنانی پاسپۆرت ئاسانکاری زۆری بۆ کراوە و بەڕێوەبەرایەتی و کارمەندانیش زۆر هاوکارن لە کەمکردنەوەی ڕۆتین. پاسپۆرتم بەسەر چوو بوو ئیدی دەبینوێکەوە لە بە سەفەرکردن حەمدلای شکانم تەواو کرد و بە جوانی کارەکانی خۆیان کرد. کارەکان زۆر بە سەریعی دەڕوە، ماندی نابی، قەلەباڵغی نییە، کارەکان زۆر بە ئاسانی دەڕوە، دەستخۆشیان لێرەکەم. ئەخوا دەگەڕێتەوە سەر خەڵکەکە، ینی کابرا پاسپۆرت خۆی تەواو کردن لێ نابی باتەوە. سای من دەڵێ سبەی دووس بێ لەوانێ تەواوی کاتی خۆم بێ وەردەگرمەوە تەواو هەرەوەندەیە. کێشەی سەرەکی بەڕێوەبەتی پاسپۆرتی هەولێر کەڵەکەبوونی هەزاران پاسپۆرتە کە هاوڵاتیان نەهاتوون بۆ وەرگرتنەوەیان. ئەم نمونەی پاسپۆرتانە لە ساڵی 2007 تا 2020 تێدایە و بەشێکیشی بەسەر چووە. هێشتا هاوڵاتیان وەریان نەگرتووەتەوە. 3887 جوازمان لەلایە پاسپۆرت کە ساڵانی 2020 و 1970 لامان کۆبیتەوە کە خەڵکانێکە پەلەی لەمە دەکەن کە جوازەکان زوو وەرگرتنەوە بەڵام سەردانمان ناکەم بۆ وەرگرتنەوەی. ئێمە 4 نووسینگەمان هەیە، نووسینگە 1 لە ناو بەڕێوەبەرایەتیە، نووسینگەی 2 لە تەنیشت سەناعەیە، زائیدەن نووسینگەی 3مان هەیە سۆران، نووسینگەی 4ش کوێیە. بە مەجموع هەفتانە نزیکەی 1500 تا 1700 هاوڵاتی سەردانمان دەکەن بۆ بەدەستێنانی جیاوازی عێراقی. لە سنووری پارێزگای هەولێر 3887 پاسپۆرت لە نووسینگەکانی پاسپۆرتی پارێزگای هەولێر هەن کە مێژوویان دەگەڕێتەوە بۆ ساڵانی پێشوو. هاوڵاتیان تا ئێستا وەریان نەگرتووەتەوە. لەم بەڕێوەبەرایەتیە پاسپۆرت هەیە 8 ساڵە چاپکراوە و تا ئێستا خاوەنەکەی نەهاتووە وەری بگرێتەوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەولێر 4 نشینگەی دەرهێنانی پاسپۆرت هەیە و هەفتانە 1500 هاوڵاتی سەردانیان دەکەن بۆ دەرهێنانی پاسپۆرت. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.